ئەچینە لای تەوەری دووەممان تەوەرێکی تەندروستیە هەمیشاڵەن گرنگیدان بە هەموو ئەندامەکانی جەستەمان پێویستە و چاویش بێکێک لە ئەندامە گرنگەکانی جەستەماندا ئەنێت بەڵام هەندێک جار لەوانەیە هەندێک ڕێنمایی هەبێت کە ئێمە بە هەڵە جێبەجێیان بکەین یاخود هەندێک بابەتەیە کە ڕۆژانە ئێمە پەیڕەوی ئەەکەین کە زیان بە چاوەکانمانەگەێنێت هەر لەم ئایپادەی بەردەستی منەوە بگرێت ئینجا مۆبایلەکانمان کە ئێمە هەر لە بەیانی کە هەڵەسین یەکەم شت بەکاری ئێنێت تاوەکو شەو ئەشخەوێت کۆتاشتە لەوەی کە بەدەستمانەوەی و خەومان لێ ئەکەوێت کەمانە هەمووی زیان بە تەندروستی چاوەکانمانەگەنن بە تایبەتی کە ئێستا مناڵان زۆر شاشەکان بەکارئێنن هەر بۆیە ئەمڕۆ ئەمانەیە باس لە هۆکارەکانی دروستبوونی ئاوی سپی و ڕەشی بکەین لە چاودەوە هەروەها بەکارهێنانی عینەک یاخود با بڵێن هاوێنە بۆ چاوکزی بزانین چۆنە و ئەبێت چ جۆرێک بەکاربێنین و باس لە تۆڕی چاو ئەەکەین و باس لە هەموو کێشە و گیرگفتەکانی چاو ئەەکەین باگشتی با میوانداری زۆر بەڕست پرۆفیسۆر دکتۆر تافگا محەمەدی پسپۆڕی نەخۆشیەکانی چاو و تۆڕی چاو دکتۆر سڵاوە لێبێت و بەخێر بێت. بەخێر بێت. سلام زۆر سپاس لێوە کەم کە منتان داهات کردووە دەستان خۆش ببێنیتان دکتۆر با سەرەتا لە گرفتەکانی چاوە بەڵام باس لە کێشەی ئاوی سپی چاو بکەین زۆر کەسمانەکەم کێشەی بابزین ئاوی سپی چاو چییە خۆی؟ ئاوی سپی چاو لە چەند قسمت تشکیل بوو یەکێ لە قەڕنیە یەکێ لە عەدەسە زجاجیەش لەی چاو شەبەکیە وەختێک ئەمانەوە ببینین ئەبێ تەواوی ئەو لە قەڕنیە سالم بێت عەدەسە سالم بێت شەبەکیە سالم بێت شلەی چاو سالم بێت قسمەتێک بە ناوی عەدەسە هەیە کە معمولاً بە تەمەن کەم کەم ئەو تەرکیباتەی تەغییرەکە و ئەو عەدەسە شەفافە بێ وازەح بێت کلیر بێت شەفا ڕوون بێت دقیقاً وەختێک کە ئەو عەدەسە ڕوونی خۆی لە دەستدەیە شایەترین علەتی بە تەمەنە معمولاً لە تەمەنی بەرەو سەرتر وەلی ئەنواعی نەخۆشیەکان و ژنێتیکەوە هەنواعی تەمەنی هەیە ئەتوانێت لە یەک ساڵەگیشەوە منداڵ بە دنیا دێت ئەوانەی کە نەخۆشی ژنێتیکی و مەتابۆلیکیان هەیە ئاوی سپیان ببێت بۆلی ئەوانە معمولاً نەخۆشیێکی زەمینەییان هەیە لە ناوسکی دایکیانە نەخۆشیێکیان گرتووە یا ژنێتیکی مشکڵێکیان هەیە وەلی معمولاً لە تەمەنی چل بەولاوە پرۆتینەکانی عەدەسەی چاو تەغییرەکات ئەوەش بەعیز دەبێت کە ئەو ڕوونیەی نەمێنێت کەم کەم بینینی ئێمە کەمە بێتەوانێ و لە پرۆسەکەی هەر دێت بەرەو سەر تارترە بێ و لە نەهایەتە بەعیز دەبێت کە بینینمان کەم ببێت و بەعزە وەختایەکیش چون تەغییری زاویەی چاوەیە حتا ئەتوانێت ببێتە ئاوی ڕەش. باشە دکتۆر باسی ئەوەت کرد کارەکاتە سەر بینین بێنین لێڵ ئەکا چ نیشانێکی تر هەیە بۆی کە کەسێک بزانێت تووشی ئاوی سپی چاو بووە؟ شایەترین حەلامەتی هەرەوەیە کە بینین لێڵەکات یەکێک ئەوەی کە ئەبێ چاوکەسبوون لە تەمەنی 40 ساڵیشەوە بۆ لا هەر ئەبێ بەڵام چی جیاکاتۆ ئەبێ دکتۆرەکان تەشخیصی بن ئەبێ ڕوتین هەر کەسێک ساڵی یەک دەفعە مراجعەیەکی ببێت بە دکتۆری چاو لە نەزەر ژمارەی چاویەوە لە نەزەر ئاوی سپیەوە لە نەزەر ئاوی ڕەشەوە حتمەن ئەبێت زەختی چاوی کۆنتترۆل کە بزانێ مشکلی نەبێت. زۆر باشە دکتۆر ڕۆژانە نەخۆشێکی زۆر سەردانتانەکەن ئەو مودەیە کە تۆیتەوە بۆ هەرێمی کوردستان و لە سلێمانی لە سنتەرەکانتان دانیش زیاتر ئەو کێشانەی کاروبەڕووتان ئەبێتەوە هۆکارە بۆ ئەوەی کە گرفت لە چاوا دروست بێت چییە؟ یەکێک لە شایەترین نەخۆشیەکانی چاو هەرەوەی کە کوتان یەکێک زەئیفبوونە یا کەسبوونی چاوە یەکێکیان ئاوی سپیە ئاوی ڕەش زۆر لە منتەقە شایع چون ئاوی ڕەش کەس ناتوانێت تەشخیصی با فەقەت دکتۆرەکان ناتوانن تەشخیصی بن ینی کەسێک کە هەیەی تا نەگاتەمە حتا ئەگەر خودی منیش بم بێت تا نەگاتە مەراحلی ئاخر ئەو زەختی چاوە نەگیرێت و یەکێکیش کە کاریگەریەکانی شەکرە و زەخت لەسەر چاوە کە دیابێتی پێڵێن باعسی ئاسیب بە شەبەکیە و ئاوی سپی و ئەوارزی ترە بێت شەبەکیە تۆڕی چاو بەڵێ کاتە وتت کە ئەم شەکرەی ڕیشەی هەموویەتی بەداخەوە وتت ئەبێتە هۆی ئاوی ڕەشیش تەنە دوایە دکتۆر لەسەر ئاوی ڕەش زانیاری زیاترمان ئاوی ڕەش ئیسلاحێکە کە خەڵک زۆر لێ ترسن ینی زەختی چاو سەرکەوێت علەتەکانی زۆرە ئەتوانێت ژنێتیکی بێت ئەتوانێت هەر منداڵێک سکماکی کە بە دنیا دێ کانجەنیتاڵی پێڵێن ئەتوانێت ناشی لە ئاوی سپی بێت بازەنەوەیکی هەیە بەتە ئاوی سپی چارەسەر نەبووە هەر دقیقاً ئەویژەکە چارەسەر نەبێ لە مەراحلی ئاخریا بێتە ئاوی ڕەش ئەتوانێت چەند نوعی هەیە مەسەن زاویە بازی هەیە زاویە بەستی هەیە بەستێکی بۆ ئاناتۆمی ئەو قەڕنیە و وەزیەتی زاویەی چاوی پێڵێن کە ئەو
مایعی چاو تەخلیە نابێت زەختی چاو سەرەکەوێ وەختی زەختی چاو سەرەکەوێ زەختەکاتە سەر دەمارەکانی چاو لە بینی ئەبات. زۆر باشە بابینە سەر تەندروستی چاو هەر لە مناڵیەوە بەداخەوە هەروەکوی کە لە سەرتاشا ئاماژەم پێکرد ئێستا هەر لە مناڵیەوە ئێستا پێی مناڵەکەمان بەدەست بەکارهێنانی زۆری شاشەکانەوە ئەناڵێنێ لەوەی کە هەر لە ئایپادەوە بیگرە هەتاوەکو شاشە زیرەکان تاوەکو تەلەڤیزیۆن تا چەند کاریگەری ئەبێت لەسەرەوەی کە بۆ تەندروستی چاو خراپەت وردە وردەکە گەورابێت بەداخۆ کەسە ئەمە زەبێ مناڵە بین هەر لە مناڵیەوە چاوی کزە. زۆر کاریگەری خراپی هەیە بەخصوص لە منداڵە یەکێک لە شایەترین ئەلەتاوە ئەوەی کە بیندراوە مناڵەکان چاویان زایفە بێ لە ئینگلیسیا پێڵێن نیەربۆرک تۆ هەر کارێکی نزیک زۆر بکەی لە داهاتووە احتمالی ئەوەی کە چاو زعیف ببێت زۆرەکات. وەختێک کە بە موبایل و شاشەی لەپتابیشکایەکەن پێڵەن نیەربۆرکی نزیک کارەکە احتمالی ئەوە هەیە سندرومێکمان هەیە بە ناوی سندرومی کامپیوتەر ئەوانەی کە زۆر تماشا شاشەی موبایل و لەپتاب و کامپیوتەرەکەن احتمالی هەیە چون چاویان نابەستن ئێمە لە دقیقەیە چەند بار چاومان ئەبەستین بایزە بێت کە چاو وشکە بە ئەی تروکەنین دقیقەن بایزە بێت کە چاو وشک ببێت ئێشی ماسوولکەکانی چاو هەمیشە تحتی ئەنقبازن بایزە بێ ئێشی سەر و چاو و ئەم جۆرە شتانەمان ببێت باعیسی زەعیف بوونی چاوە بێت بایزە بێت خەو خراپ ببێت چون ئەو لایتانەی کاچێت کەیفیەتی خەوی مناڵەکانیانێتە خوارەوە لە نەزەر مەغزیەوە تەمەرکوزیان لە بینە بە سەتحی دووپامین وشتیان تەغیرەکە چون عادەت دەکەن شتای زوو بێت و هورمونەکانیان تەغیرەکە ئەوەیە کە حتمما ئەبێت کۆنتترۆل شدە بەینی لە ڕۆژە چەند سعاتی بۆ مشەخەسکەن لێ بستێنن باخان باش نییە و نەک مناڵان ئێمە گەورەکانی چاوکزی کردووە باشە دکتۆر ئێستا بابێنە سەر ئەوەی کە ئێوە بۆ چارەسەری ئەم گرفتانە چی ئەکەن ڕێگە چارەسەرەکان چییە؟ ئێمە لە پزیشکیا هەمیشە شتێکمان هەیە بە ناوی ئەوەی بەرگری باشترە لە دەرمان ئەوڵین کارەوەی بەرگری بکەین بەرگری چۆن نەکرێت یەکێک ئەوڵە بێ معاینە بکرێت منداڵ کە بە دنیادێ خصوصن ئەوانەی کە تەمەنیان کەمترەوە ئەم جۆرەشتانە هەر لە ئەوانە پێڵێن ترم لێبەر حتممە نەبێت لە ئەوڵی تەوەلودا دکتۆرێک بیان بینێت کە بزان مشکلیە نییە ئەم جۆرەشتانە تەمەەن کاچێ بەرەو سەرتر ئەبێ ژمارەی چاویان کۆنتترۆلکەن چون ئێمە شتێکمانێ بە ناوی تەمبەڵی چاو یا ئەمبلیۆپیا وەختێک تەمبەڵی چاو بە وجود دێت چاو زەعیفە بێت ئەگەر تا تەمەنێک مەسەلەن تا 5 ساڵەگی ئەڵێن عینەکی بۆ دانێ و ئەو ژمارە دروستکەی تەمبەڵی زەعیفی لەگەڵ تەمبەڵی فەرقەکە دکتۆر مناڵی هەندێک جار ئەبینین لە تەمەنەکەمەکان و چاوخێلیشی هەیە هەر بە دانانی عینەک ئەو چاوخێلی چارەسەرە بێت چەند نوعی هەیە ئەوە پێڵێن ئەسترابیسموس ئەوانەی کە خێلیان هەیە ئەوانەی کە زۆر هایپەرۆپن احتمالیە خێلی بەداخلیان ببێ ئەوانە بە عینەکدانان چاگە بن وەلی نوعێکیانەیە بەیسیکی پێڵەن ئەسڵەن ماسوولکەکانیان مشکلی هەیە ئەوەیە بێ ئەمەلیات و ئەم جۆرە کارانیان بۆ زۆر باشە دکتۆر ئەگەر ئێستا بۆ نمونە من کێشێک لە چاوما هەبێت ئەستا لە زۆرێک لە چاویلکە سازەکانە هەر لەوێ جیهازێکتان درراوە ئەچی پشکرین بۆ چاوت ئەەکەیت و لە دوای پێتەڵێت تۆ پێویستت بەم چاویلکەیە و بەم نمرێ هەیە بۆ چاویلکەکەت بەکاری بێنی تاچەند ئەمە لەواچەن جیازیان بە تەندروستی چاومام گەێتیان ئەکرێت کە من هەستکەم چاوم ئازارێکیان هەست بە کسی چاوم کەم ئەبێ سەردانی پزیشکێکی پسپۆ بکەم ئەو بڕیار با لەسەرەوەی کە من چ جۆرە چاویلکەیەک و چ نمرەیەک بۆ چاوم پێویستە حتمما ئەبێ معاینە بکرێت تەواوی قسمەتەکانی چاو لە قەرنیە لە عەدەسا لە پشتی چاو کە تۆڕی چاوە معاینە بکرێت چون بەعزە وەختێک کزی چاو فقط ئەلەتی ژمارەی چاو نییە ئەلەتی تری زۆری هەیە وەختێک کە ئەو شتانە مشکلی نەبێت ئەو وەختێت نەوەی عەدەسە و ژمارەی چاو ئەم جۆرەشتانەی بۆ تاینە باش کەواتە ئەم ئەمێرەی کە دانراوە لەوەی کە یەکسەر بێت ئەڵەکەنەوەی چاوەکە چەنە هەندێک جار ئەکرێت گرفتێکی دیکە هەبێت لە پشتی ئەوە فقط ئەو ژمارەی چاو نیشانەیە ئەسڵەن سڵامەتی چاو نیشان نایێت باشە دکتۆر ئێستا ئێوە ناچارە بن هەندێک جار لەیزێر ئەکەن بۆ چاو لەیزیک ئەم دەستەواژانە هاتوۆتە ئاراوە ئەگە باسێکی ئەم ڕێگە چارانەمان بۆ بکەی بەڕێزێت ئەوەی کە تەکنەلۆژیا کە ئێستا بینیم بەردەوام خەریکە بەرەو پێشەواچێت چ گۆڕانکارێکی لەم بۆرانەیە دروست کردووە تەکنۆلۆژی لەیزیک کولەن لەیزەر لە چاوە چ لە بواری ئەو ژمارەی چاو ئەم جۆرەشتانە چ لە دەرمانی نەخۆشیەکانی ترە وەکو تۆڕی چاو شتە ئینقلابێکی کردووە واقعاً زۆر پێشرەفتی باش هەیە لەو بوارەیە یەک سری لەیزەرمان هەیە بۆ
ئەنواعی لەیزەر هەیە یەکێک مەسەلەن بۆ سووتاندنی ڕێگەی ئیزافە یەکسری لەیزەرمان هەیە بۆ لابردنی چاو لە بینبردنی کزی چاو ئەم جۆرە شتانە ئەمانە زیاتر شیەکەوتە بنونە لابردنی ڕەگی چاو بەڵێ بۆ سووتاندنی ڕێگی چاو لە ئەوارزی دیابێت لەسەر تۆڕی چاوە کە هەمانە بەڵێ خوێنڕێزیەکات ئێمە ئیسووتێنین بە قەولێک شەبەکیە وەختی لێ ئەبێتەوە تۆڕی چاو لێ ئەبێتەوە دووبارە بە لەیزەر ئەی چەسپێنینەوانەیە زۆر کاری پێکرێت بە لەیزەر بۆ زەعیفی چاویش کە ڕۆژ بە ڕۆژ خەریکە پێشرەفتەکە قەبلەن لەیزیک بوو کە بە قەولێک هاتن بە دەستگای میکانیکی ئەو قەرنیا لە ئابر ئیسێکەم کەم دوایی لازێک و پیاڕەکەی هاتووە دوایی فێمتۆسەکەند هاتە ناوکە یەک نوع لەیزەری زۆر پێشرەفتەیە ئەلانیش کە فێمتۆ ئیسمایل هاتووە و ئاخرین مەرحەلەیە کە فعلەن ئەمڕۆ ئەنجامە بێت تکنیکەکانیان فەرقەکە ئەمەلەن بەیسی هەمویان یەکێکە ئەنجامەکە لە کۆتای هەمووی ئەنجامەکە لە کۆتای بەستە بە نوعی ئیشعاهەیەک تەسویر بەرداریەکە لە چاوەیکەین بە نوعی ژمارەکەی بە تەمەنی نەخۆشەکە بە ئەوەی چ کارێکێوێت تکنیکەکان فەرقەکات یعنی بۆ بازە نەخۆشە گەڵین فێمتۆلێزیگەکەین بۆ بازەی لازێگەکەین بۆ بازێک سمایلەکەین یانیوانی هەموو یەک خۆتانەینا لە کۆتای ئەتانە چاوی نەخۆشەکە شمارەکەی لا کێشەکەی چارەسەر کرد زۆر باشە دکتۆر بابینە سەر ئەو جۆری هاوێنەی چاوانە کە ئێمە ئەو کەسێک کە تووشی چاو کەسێ بە تو بەکاری ئەهێنێت کاتێک کە ئەچی ئەتەوێت بۆ نمونە ئەو هاوێنەیە خودە و عینەکە دروست بکەیت چەند جۆرێک هاوێنێت پیشانی ئاڵێ ئەمە جۆرەکانێتی ئەمە جۆری ئەوەیە ئەمە ئاوایە ئەمە تایبەتمەندێکی بەم جۆرەیە ئەکری ئێوەی پزیشکە پسپۆڕەکان جۆری هاوێنەکە دیاری بکەن کە چۆنەیە خۆت کە منە چمە ئەو چاویل کە سازە لێ پێم بڵێت چ جۆرێک باشە و چ جۆرێک ئەبێت بۆت بەکاربێنم کە نرخەکانیشی جیاوازە و شێوازەکانیشی جیاوازە معموڵەن ئەوانیش ئیتلاعاتیان هەیە لەو زەمینەیە وەلی باشترین شدەوەی معاینەیەک ببێت بەعزە نەخۆشێک ئەبینیت ئێمە مەسەلەن تەوسیەکەین ئەوڕند کە ژمارەی چاو چەندەوە ئەبا من ئەوە بڵێم یەکێک نزیکبینیان دووربینیە ئاستیگماتیسمە ئەبێت تەعین بکرێت کە ژمارەکان چۆنە بازە نەخۆشیە بێ مەسەن تەعینەکەی شیشەی عینەکەەکەی گەورەتر بێ بازێ چکولەتر بێ سنتەرەکەی لەکوێیا بێت نوعی شیشەکەی کە مەسەن ئەو شتانە زۆرتر مانۆڕ لەسەر جنسی شیشەکەیان کە مەسەن بلوکات بێ بلو کۆنتترۆل بێ یا حتا باعث بێ لە بەر نورا ڕەش ببێ فۆتۆکڕۆمیکی پێڵێن بلو کاتەکانەوەی کە زۆر عینەک سازەکان و چایلکە سازەکان لەسەری مانۆڕەیەن بیندراوە کە ئەمە نوری لایتی بلو چون لە لەپتاب و شتا ئەگەڕێتەوە بۆ ناو چاو زەرری هەیە هەم بۆ تۆڕی چاو هەم بۆ ئادەسەوەم جۆرەشتانە ئەو تەیفە نورە بلۆکەکە ناهێڵە بێتەوە ناوچەوە خراپ نییە بە نظری من ئەوانش ئێستفادە بکەن زۆر باش هەم دەرەجەکەی هەبێ هەمان ئەوانش زەرورە زۆر کەسیشمان هەیە ئەڵێ من کاتێک کە چاویلکە بەکارێن مەسەکەم تووشی سەر ئێشەی کردوم ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەم سەر ئێشەڵە کە بەکارێن مەسەکەم گێژە بم هەستەکەم تووشی سەر ئێشا بم احتمالی ژمارەکەی دقیق نەبێت ئەلبەتە بەزە ژمارەیەکی ئەوانەی کە ئەستیگماتیان لەسەرەوەیە لە ئەوڵەوە کە پیانەیە سەریان گەیژە خوایە پلەوشت ناتوان بڕۆنە خوار ئەبێ ئامۆژگاری بکەن کە مەسەن ڕۆژی ئەوڵ ساعتێک لی با دوای بیکاتە 2 ساعت دوای بیکاتە 3 ساعت وانە هەر یەک دەفع بیکاتە چاوی کەم 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 تا چون ئەبێ تەتابقی زێهنیش لەگەڵ مەغزیش ئەو تەتابقە ببێت کە بتوانێت کۆنتترۆلی ئاستیگمات چییە؟ جۆرێک لە زەعیفی چاوە ئێمە نزیکبینیمان هەیە دووربینیمان هەیە ئاستیگماتیسم یعنی چاو حاڵەتێکی کوورەمانەندی هەیە خڕە بە قەولی کوردی وەلی بەعزە وەختێک لە مەحوەرێکە وەکو بەیزی لێدێ وەکو تۆپی فوتباڵی ئەمریکایی لێدێ چاو باژن سگماکی من لە بینین چ کێشەیە دروستەکە تۆی لە یەک مەحوەرە باش نابینیت یعنی 360 دەرەجەیە لەو مەحوەرە باش نابینی عینەکێکی خەیت سەر لەو مەحوەرە بۆ جبرانەکە ئێمە هەندێک جار ئەبینین کەسەکان ئەڵێن دووبینیەکیان هەیە واتە کە سەیری شتێکەکەن بە دوانەی بینن یان هەندێک جارەیە ئەها هەندێک ئەوە ئەڵەی بازنەیەکی کاڵ ئەبینن دێت و ئەڕوا یان بازنەیەک بە دەور شتەکانەوە ئەبینە ئەمانە گرفتی چی دکتۆر؟ هەر ئۆپەسیتیەک لە میدیایە بێت ینی ئۆپەسیتیانی لێڵی لەو فەزایی کە کوتم قەڕنیە و لێنز و ئەوانە هەر شتێک بکەوێتە بەرچاو چ کاتەراکت بێت چاوەی قەڕنیە ئسکاری لەسەر بێ ینی لێڵ تانەی پێڵم بە کوردی لەسەر بێ یا لە ناو شلەی چاوە بەعزە وەختێک خوێن ڕێزی وشتی تایە لە ناو زۆجاجیەیە باعزە بێت کە تۆ ئەو حاڵە و دەوری شتەکان وازەح نەبینی مۆنتەها بەجوز ئەوە
دووبینی چون ئێمە چاوەکانمان بەیەکەوە حرەکە دەکات ینی لە مەغزەوە دەستور دێت هەردوو چاو ئەبێ لە یەک وەختێک ئەو تەتابقە بە هەم بخوا بەعزە وەختێ مشکلی عەسەبمان هەیە دەماری چاوەکانمان هەیە ئەم حرەکە دەکات ئەم حرەکەت ناکە یا ئەم کەم حرەکە دەکات ئەوزە چونەوە دوو دانەیە بەیەکەوە نەبێت دوو تەسویر ئەنێرێ بۆ ناو مەغز ئەو دوو تەسویرە ناکەونە سەر یەک تۆ دوو دانە گرفتە ئەبێ حتمما دەرمان بکرێت. زۆر باشە دکتۆر پزیشکە پسپۆرەکان هەمیشە ئاماژە بۆکەن کێمە پێویستە پشکنینە گشتیەکان لانی کەم 6 مانگ جارێکەمە پشکنینی گشتی بکەین بۆ چاوەکان چەند مانگ جارێ پێویستە لەوەی کێمە پشکنین بۆ کەسێکە نۆرماڵەوە هیچ مشکلێکی نیە وەڵەنکە هەموو بێت لە تەوەلد پشکنینێکی کولی بکەن کەسێکە نۆرماڵەوە هیچ مشکلێکی نییە ئەگەر مشکلی نەبێت ساڵانە یەک بار وەلی ئەگەر ببینێ مشکل پیاکە بلافاصلە وەلی هەیە کەسێک مەسەلەن نێمە من قەیناکە زۆر لەسەر شەکرا ئەڕۆم چون لە کوردستان زۆر شایعە و ئێمەش لە سنتەرەکەمان کەمانی سنتەری بەسرێت تەرحێکمان هەیە ئەوانەی کە شەکریان کۆنتترۆل نییە ئەنین هێمەگولبینی ئەیوانسیەکانیان چێگەکەین ئەیوانسیانی تەجمیعی سێمانگە چون کاریگەریەکی زۆر لەسەر چاوەکات ئەوەیە کە ئەبێ نەخۆشە جەسەیەکان کۆنتترۆلکەن بەستە بە ئەوەی کە لە چ مەرحەلەیەک لە ئاسیبی شەکرە لەسەر چاون یەکسری جەدوەل هەیە مەسەلەن بۆ کەسێک کە زعیفە مەسەڵەن 6 مانگ جارێک کەسێک کە زۆر زعیفە یا مناڵێک خەریکە تەمبەڵە بێت 4 مانگ جارێ وەلی ئەوانەی شەکریان هەیە جەدوەلێک هەیە بەرحەسبی شدەتی سیڤێریتی ئەو نەخۆشیەکە هەیەی کاگەر مایلد بێ یا خەفیف بێت مەسەلەن 6 مانگ جارێک مۆدەڕیت بێت 4 مانگ جارێک و ئەگەر شەدید بێ حەدیەقەل 2 مانگ جار و 1 مانگ جارە بە ویزیت ببن سەبارەتی بە تایبەتی مناڵ چونکە مناڵ هەندێک جار لەوانەیە دایک و باوکانەڵێن بۆ ئێمە ئەستەمە یاخود قورسە لەوەی کە من بزانم مناڵەکەم چاوی کزە ئەبێت لە دوای لەدایک بوونەوە چەند پشکنین بۆ چاوەکانی لە دوای لەدایک بینەوە بلافاصلا بێ یەک فحص بکرێت ینی لە هەر وێ معمولە مناڵی دکتۆری مناڵەکان یەک سری فحص هەیە بە ئۆفتالمۆسکۆپ وشتا چێکیەکەن کە مناڵە چاوی ببینێت منداڵ چون نازانێت بڵێت کە من چاوم زەعیفە و نابین و فکرەکە دنیا هەروایە حتمما ئەبێت دەرەجەی چاوی چاینکەی چون تا 5 ساڵگی احتمالیەوەی تەمبەڵ ببێت تەمبەڵ کە بوو دوای 5 ساڵگی ئیتر دەرمانی نییە. دکتۆر وەکو ڕێنمایی تاکی ئەم سەردەمە بتەوێت نەتەوێت ژیانی وای کردووە کە زۆر گوشارە خاتە سەر چاویوە بە هەڵە چای بەگەڕێنە وەکو ڕێنمایی بەڕێزت چی ئەڵێ بە بینەرانی ئێمە هەندێک جار هەیە هەندێک وەرزشەیە ئەم چاوکزیە خاوتر ئەکاتەوە هەندێک تەکنیکای بۆ مناڵەگەر چەند سانیە یا چەند دقە سەیری ئەمەت کرد ئەوەنە بڕوانە بۆ دوور ئەم تەکنیکانە ئەگەر بەڕێزت بە کوردی پێمان بڵێ مهمترین شت ئەوەیە کە ئێمە بێ لایفستایلمان دروست بکەین ینی ئەوەڵەن کە لە نۆعی خواردن و نۆعی تمشاکردن و نۆعی بە قەولێک وەرزش و ڕاضە و ئەم جۆرەشتانەمان جۆرێک بێ کە تاسی نەکات شاومان چون نەخۆشی های جەسەی وەکو شەکرا وەکو زاخت وەکو ناڕەحەتی هەر نەخۆشیەک لەسەر بێن بێ لەسەر چاو تاسی دەکات بۆ ئەو قانونەی کە کوشتیشتان قانونێکە بناوی 20 بۆ چونکە بالاخره لە دنیای ئەمڕۆیە کار بە لەپتاب و تەبلێت و گوشی و ئەم جۆرەشتانە زۆر بووە ئەڵێ بە ئیزای هەر 20 دقیقا کە تۆ تمشا گوشیەک لە نزیکەوەکەی 20 چرکە یا 20 سانیە بە 20 میتر دوور تمشاکە چون مدەتێکی زۆر ئەو ماسولکانەی چاو چون چاویش حدودی 6 دانە ماسولکەیە لە ئینقبازە باعثی ئێژە بێت باعثی ئەکمودیشن ینی تەتابقی عەجزیە ئەوانە هەمووی ئازا دەبێت ئەو علایمە کەمە بێتەوە هەندێک جار کەسەکان چاو ئەنن بەسەریەکە ئەڵێ با چاوم پشوویەک بە ئەمە باشە یا هەر ئیلا ئەبێ دوور سێکە بەسەری کشابەی زۆر باش هەم مەرتوو ببێت چاوت وشکی چاو ناگریت هەم ئەو زەختەی کە لەسەر ماسولکەکانی چاوە تەتابق وشتە هەیە ئازا دەبێت جاڵێن چاوشبوونش دروست ئەبێ قەترەی فرمێسکی دەستکردمان هەیە ئێشکی مەسنوعیەکان ئەمە بەکاربهێنین یاننا بۆ هەموو کەسێک بڵێ بەکاری بهێن نا بە نەزەری من هەر کەسێک کە ئەساسی چاوشک بوونەکە نۆعێکیان هەیە کە پێڵم پرزەرواتر فری ینی نگەهدارندیان نییە چونە مارێزی پارێزەر ئەوانەی کە یەکبار مەسرفە بۆ هەمومان ناتوانین ئەستفادەی لێ بکەین هیچ کێشەیەکی نییە. زۆر باشە دکتۆرەگەل لە کۆتاییە ڕێنماییەکت هەبێ سەبارەت بە تەندروستی چاو تەندروستی چاو ئەبێ ئەوڵەن کە فەحس بکەن حتمما میانی وانە چاو چون عزوێکی چکولێ و ئێمە ناتوانین نەخۆشیەکانی خۆمان هەروە حەدس دەبین ئەبێ بچنە دکتۆر فەحسیان بکات هەرەوەی کە کوتان لەپتاب و مۆبایل و ئەم جۆرەشتانە
کەم بەکاربێنن هەرەوەش کە کوتم لایف ستایل و شێوەی زندگی زۆر مهمە. من خۆم لێرە چون لە کوردستانە زۆر کارم کردووە لێرە قەیناکە ئەزان بەحسە کەشتانینەوەلی شەکرە زۆر شایع بۆ عوارزێکی زۆریشی لە سەرچاو هەیە. ئەو شتێککە من لە سنتەری بەسیرەی بینم چ لێرە چ لە تاران زۆر کاریگەری لەسەر شاو هەیە. من خواهش دەکەم لەوانەیە کە شەکرەیان هەیە ئەوانەی کە نیانە حتمەن کۆنتترۆڵی قەندی سەمانگەیان بکەن و لە نەزەر خواردنەوە و لە نەزەر ڕاضەوە و لەو شتان چون وەختێک کەیش بە دەرمان ئەو تاسیراتی زۆر نییە حتممە نەبێنە هێڵێن بگا بۆ مەرحەلە. دەستەکان خۆشبێن تەندروستێکی باش بۆ هەمووانە خوازین و دووبارە سپاس بۆ زانیاریەکان و بۆ ئامادەبوونت.